Vedete che non ti va no?
Kapatayım ben. Ameliyat kaldı. Sağ saatine kaçıyor bu. Yedeğine ne yani?
Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! هات اخواني خلاص ما الروج اللي ده باقي تشتغل بروح
Hey! Jongen! Kom! Kom op! Goed! Goed, ja! Volgende! Nou, goed.
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Abi kaçırdılar. Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed daar! Volgende! Ja. Дай мне как бы что-то.
Hey, Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op!
Louis, hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! بەڵێ سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بنێرانی کەناڵی پێیان محەممەد ئەوەی لە دواوە دیارە یاریگای دۆمیانی هەولێرە یاری نێوان هەردوو تیپی تازە پێگەیشتوانی یانەی هەولێر و حدودی لێ بەڕەوە دەچێت وەکو هەفتەی دەستپێکی خولی نایبی تازە پێگەیشتوانی عراق ساڵی ڕابردوش ئەم خولە بۆ یەکەم جار بەڕێوە ئەم ساڵیش خولەکە درێژێ دەوێت بەڵام شێوازی بەڕێوەچوونی جیاواز بوو ساڵی ڕابردوو لەسەر ئاستی هەرێمی کوردستان تەنها هەولێر و نەورۆز بەشدار بوون لەگەڵ یەکتر یاریەکی چوون و هاتنیان کرد نەورۆز سەرکەوت بۆ خۆناغی دواتر بەڵام نەیتوانی ئەنجامی وەک پێویستێ بێ ئەم ساڵ دووبارە جارێشتر تەنها هەولێر و نەورۆز لە هەرێمی کوردستان بەشدارن 18 تیپ لە خولەکە بە شێوەیەکی گشتی بەشدارە بەسەر سێ کۆمەڵە دابەشکراون لە کۆمەڵەی دووەم 5 تیپی لە خۆ گرتووە هەولێر و نەورۆز لەگەڵ حدود و شورتە و ببورن قووەتزەویە و زەورا ئێستا هەولێر لەگەڵ حدود یاری هەیە نەورۆزیش
یاریەکەی دواخراوە بۆ سبەی کە بەرامبەر قۆتزەوێ لە کاتژمێر 5 ئەنجامی دەدا لە شاری بەغدا. یاری نێوان هەولێر و حدود لە خولەکی 75 تاوەکو ئێستا یاریەکە بە گۆڵێک بۆ هەردوو لا یەکسانە. سەرەتا تیپی تازە پێگەیشتوانیانی هەولێر بە گۆڵێک پێشکەوتن کە علی شێرزاد تۆماری کرد و لە خولەکی 27 حەسەن جەمال ئەنجامەکەی بۆ حدود یەکسان کردووە. گەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە ئەمە یەکێک لە هێرشەکانیانی هەولێرە. خولەکە بۆ ئاستی تەمەنەکانی 2000 لەدایک بووی 2006-2007 و سەرتریشە. ئەمە دەرفەتێکی دەتوانین بڵین باشی هەولێر بۆیکەوە گۆڵی دوم تۆمارکە. هەولێر بە شێوەیەکی گشتی لە یاریەکە بە ئاستێکی باشتر دەکەوێت، بەڵام تاوەکو ئێستا نەیتوانێت گۆڵی دوم سەرکەوتن تۆمارکە و گۆڵپارێزی یانەی حدودیش دەتوانین بڵێن ڕۆڵێکی باڵای بینیوە لەوەی کەوە گۆڵەکەی بپارێزێ لە تۆمارکردنی گۆڵی دومی هەولێر. دوای ئەوەی کەوە یانەکانم قۆناغا بە شێوازی چوون و هاتن ڕوبەڕوو یەکتر بوونەوە لە گروپی هەولێر 5 تیپن لەگەڵ نەورۆز 8 یاری ئەنجام دەدەن، 4 یاری چوون و 4 یاری هاتنەوە. دوو تیپی یەکەمی کۆمەڵەکە سەر دەکەون بۆ قۆناغی داهاتوو لەگەڵ دوو کۆمەڵەکەت کە دەبنە 6 تیپ لە قۆناغی داهاتوو. ئەو 6 تیپە لە شارێک گردبوونەوە ڕوبەڕوو یەکتر دەبنەوە تاوەکو پاڵەوانی خولەکە بە دیار بکەوێتن. يرجع ولد كاتشي يرجع يرجع ولد ايه يرجع ولا انزل انزل زانو بولا ليه سالم يقول ليه بخور خليها
جواد دەستان خۆش کاتن تەنها ئەوە هەبووە و دائیمەن کە دەچێت ناو منافەسات یەکەم یاری زۆر گرنگە تووشی حاڵەتی نەفسی دەبێ ینی ئەجوایەکەی طبیعی نیە خاڵی دووەمیش ئەم دەتوانم برێم زۆر گەرم بوو یعنی کەش و هەوا زۆر گەرم بوو تەسیری لەسەر ئەو یاریزانە نەکرد وەکو مستەوە ئەوانش فەریقەتی زۆر باش بوون تقریبا مستەوان لێک نزیک بوو بەس خوا مۆفەقی کردنی ئەمە براوە بووین گۆڕانکاریەکان سیان بە خۆم کردم بەس دویان ئیجباری بوو هەردوو چەند تووشی ئیسابە تووشی پێکان بوون دوو گۆڕانکاریەکەم ئیجباری بوو پێشێکی بە خێراتتان دەکەین دەستا خۆشبی تارە هاتون لەگەڵمان و ماندوو بوون بەڕاستی ئێمە پێش هەفتەش ماگە دەست بە تەمرین کرد خۆمان لەو خولێ ئامادە کردی و بەشداریمان لە خولەکی دەوری مەحافەزات کرد ئەویش لەمە باش بوو یعنی بووە بەهرێک لە بۆمە لەو خولی عێراقی ئامادەکایەتی باشمان کرد بوو یعنی بەگشتی لاعیبەکان و مدەڕی و لە پشتمان بوو ئیدارە لە پشتمان بوو لە ڕووی هات و چۆ و لە ڕووی پارە و جلوبەرگ و هەمووش سەبارەت بەو یاریە شەوتی یەکەم یاریێکی باشمان کرد سەرەتا گۆلەکمان کرد و دواتر بە هەڵەیەکی بەرگری کار گۆلەکمان لێ کراوە بەڵام شەوتی دووەم تۆزە کۆنتترۆلمان دەستدا بوو یعنی برێ لیاقەمان تۆزە هات بە خوارێ بەڵام لە ئاخیرەکان توانیمان دوو گۆلکەین دەستیم دەڕی بوو ئیدارە و دەستی گۆش خۆشبی زۆر سپاس وەڕاستی زۆر گەرم بوو شەوتی یەکەم بە خۆتان ئاگاتان لێ بوو لاعیب هەبوو نەیدەتانی غاردا لەبەر ئەو گەرمایی هیچ پێنیدی ئەمەژوکی نادیەکانی دەبێت بەردەوام بین بەجددی زۆر گەرماش بوو بە یوای سەرکەوت نارەکانی داوت و سێ خاڵی گرنگی وەڵی سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم یارمەتی دەری لاوەکانمانن ئێمە زیاتر لە 6 ماگە ئامادەکاری بۆ یاریە دەکەین بە ئامادەکاری بۆ خولی نایبێ عراق دەکەین الحەمدولله توانیمان سەرکەوتن بەدەست بێنین بەڵام سەرکەوتنەکەش قوڕز بوو چونکە لایەنی هەردوو لامان ئاسمان یەکەمەکان وەکو یەک بوو بەڵام بە پێیەوەی کە هەندێک غەڵەتیشمانە بوو هەندێک گۆڵیشمان چوان گۆلێکمان خوارد سوپاسی خواکەن کە ئاخیرەکان توانیمان هەڵەکان بقۆزینەوە و گۆڵی سەرکەوتو تۆمار بکەین سوپاس وەڵی ئەو گەرمایە بەڕاستی عنی پێویستی بە لایەقەیەکی باشەیە یەکەمەکان هەموو یاریزانەکانی خۆمان هی ئەوان و هی خۆشمان ینی زۆر مادیوتیمان پێوە دیار بوو چکە گەرمایەکەش لە چاو دوێنێ و لە چار هەفتەیەک پێشێستاوانە زۆرتر گەرم بوو ئەمڕۆ سێ پلە زیاتر دەرەزی حرارە بەرز بووتەوە بۆیە حالەش یارەکەشە لە لیاقی هەردوو لا حالش بوو